بەرەمی شووتی ئەمساڵ هیچ نییە بەڕاستی نەکری سیارە دەرەکات نەکری فەلاحی نە بەنزین هەرزانە هیچ شتێک هەرزان نییە بەڕاستی وایلاتوە فەلاح وایلاتوە کە ساڵەتر هیچ شتێک نەکات وڵی بەڕاستی ناڕوا بۆ خوارەوە ئەم جارە هیچ دەورێکی نییە ئیسفادێکی لێ ناکات فەلاح بەڕاستی حەماڵ ئیسفادی لێ ناکات کرێکار ئیسفادی لێ ناکات هیچ وڵی ئەم ساڵ هەر ناچێتە خوارەوە بەڕاستی وایلاتوە تر خەریکە مۆنجە خواتەوە هەمووی نیوەی خەڵک فڕێدا لە داخ و مەراقا پارە ناکات یانی کەسێک نییە کە بێت سەرپەرشتێکی ئەمی شەب کابڵە کاکە با بڕوا بخواریان با پارێ بکە بۆ فەلاح بەڕاستی فەلاحی پێنجوان هەر داماو بووە وڵی دەوری نییە لەبەرەوەی کە دەوری بووە ئاهاتە ناو خەڵکەکە بابی وتایە باشە کاکە ئەم خەڵکە با فەلاحەکەی پارە بکە با شتێکی پارە بکات لەبەرەوەی زەرێکی ینی زۆر مادی ئەکات بەڕاستی ئەگەر زەرری مادی نەکات دەوری نییە ئیسەوە زەرری مادی کردووە کاکە فەرم و تەماتە و شووتی هیچ شتێ پارە ناکات دەی چی کات کابرا شەو ڕۆژ لە ناو زەرعەتایە شەو ڕۆژ گاز سەرفەکات بەنزین سەرفەکات ڕۆشتنی ناو تەماتە و زەرعاتیان هیچ دەورێکی نییە وەڵی یاومە بە 100,000 وەڵی تەقریبان تەنە دوو تەنە بێت دەتر ینی ئەوە دەوری نییە هیچ فەلاحێکی وای دەوری نەبوو ئەم ساڵ ئەرە وڵی 100 دیناش بەلانی کەم ئەگەرە ئەبێت ڕاستیەکەی بە عەرەبەکە بڵێ بڵێ کاکەوە ئەمەد ئەدەمێ بە خۆڕایی دوای لاتووە یعنی بەڕاستی پارە ناکە هیچ شتێک کێشەی سعرمانە سعرەکانی زۆر نزمە سعرەکانی ناگاتە ئاسی مەسرەفەکەشی کە کراوە حاڵی بووی براکەم هەنی کیلوی ڕسق 200 دینار 150 دینار زۆر بکە ئێستا 250 دینارەکە 250 دینار لەسەر فەلاحەکە خۆی کەوتووە هەر لەسەر زەرعاتەکە پێشەوەی بیگوێزێتەوە بۆ شوێنی فرۆشتن و ساکردنەوەشی هەنی 250 دینار هیچ نییە ئەگەر لایەن وەزارەتی کشتتوکاڵیەوە شتێکی بۆ بکرێ و لە مەرزانە و ڕێگری لێ بکرێ هاوکاری فەلاح بکەن زۆر باشە ینی بەڕاستی فەلاح داماو بووە ساڵەکە ڕسقە پێگەیشتووە بە بۆنێ مەرزانەی ژنوب بۆ بەبێ گومەرێک بەبێ حیشتێ لە خاڵە سنوورەکان و هەموو ڕسقی داخڵە بێت و پارە ناگات ڕسقی پێشوێن بەو نمونەیە بەو چاکیە بەو تامخۆشیە دەرەجەیەکە ڕسقێکە خۆگرە ئەمێنێت و حەزیەکە سێ ڕۆژیکە ئەو ڕسقە بکەوێتە بەردەستی خەڵکو و بەکاری بێنێ هیچ کێشەیەکی نییە نابێتەوە ڕسقی ئێرانی زۆرە جنوب پڕە لە ڕسقی ئێرانیە لە تەماتە لە کاڵک لە هەموو ڕسقەکان یعنی کیلوەیەک شت نییە لێرە ئێستا 300 دینار بکە معقولێتی تایە کاکە 250 دینار چییە بەخوای گەورە بەس لەسەر فەلاحەکە لە ناو عەرزەکەیە 250 دینار کەوتووە لەسەری هەموو شتێک گران بووە گاز گرانە بەنزین گرانە سنووق گرانە مەوادی گرانە تەنانەت تۆوەکەشی گرانە أنا جاي الناس مسوقشية من أهل الجنوب من محافظة ميسان نسوق أرقي منه طماطة خيار باذنجان من الإقليم من السليمانية نوديه للجنوب ميسان البغداد البصرة زين محافظات جنوبية كلها أرقي بنجوين أرقي زراعة ممتازة أسعار زينة لا كل اعتراض ماكو وهو جاي يغذي العراق كله هسه هذا البنجوين بس هو شك على الانتهاء هسه رقم مو سوى الرقي بالنسبه شو اسمه الوزن قضبان 200 ب 300 مو شرط 150 اشكال يعني اشكال ما ثابت على سعر واحد.